يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، جێگەی داخە لە کوردستانی خۆشەویستماندا هەمومان لە بارودۆخێکی نەخوازراو داین. کوردستانمان وەکو تێکڕای جیهان لە بارودۆخێکی نەخوازراوی تەندروستیدایە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و بگرێت چەندین نەخۆشی کوشندەی تریش کە یەخەی بە میلەتەکەمان گرتووە و خەڵکێکی زۆر یان گرتوێتی و پێوەی دەناڵێنێ یان لە دڵڕاوچێ و مەترسیدایە. لە دۆخێکی ئابووری نەخوازراو داین کە حکومەت خۆی بە قەرزار نیشان دەدا و خەڵکانێکی زۆریش بەڕاستی ڕۆژانە قوتی لایەموتیان بۆ پەیدا نابێت، چاوەڕێی موچەیەکن کە نییە. بازاڕ و دوکانەکان خەڵک هەمووی هاواریەتی کە وەکو پێویست کەسابەت نییە. لە بوارێکی نەخوازراوی کۆمەڵایەتی داین کە سیلەی ڕەحم و خزمایەتی و خۆشەویستی و محەبەتی جارانێک کە خەڵک لەبەر خوا یەکتری خۆشەویست و دڵی بە یەکتر دەکرایە و بەرژەوەندی ئاراد لە ئارادا نەبوو. بەڕاستی ئەوەش زۆر کاڵ بووەتەوە. کێشە خێزانیەکان یەکجار زۆر بوون لە کوردستاندا، بەداخەوە ئاماری سامناک دەبیستین هەر لەم ماوانەدا کە ئەو هەموو خێزانە هەڵدەوەشێ و ڕۆژانە لە یەکجیا دەبێتەوە، لە بەرامبەردا هاوسەرگیری خەریکە سفر دەبێتەوە. ئەمانە هەن لە چارەسەریشاندا بەداخەوە خەریکە دەوەستین، بەڵام هۆیەکەی چییە؟ هۆیەکەی بریتیە لە نەمانی متمانە، نەمانی متمانە لە نێوانی حکوومەت و میلەتدا، نەمانی متمانە لە نێوان میلەتەکە خۆشیدا، نەمانی متمانە لە نێوان حیزبەکاندا، ئەوانەی کە بە حیساب هاوبەشن هیچیان بڕوایان بە یەکتر نییە، هەمویان لە سەنگەری فرت و فێڵدان و دایانەوێ پاشقل لە بەرامبەرەکانیان بگرن و ناشرینیان کەن. تەنانەت لە ناو خودی یەک حیزبیشدا چەند کەسی دژ بە یەک هەیە و دەیەوێ بەرامبەرەکەی سووکایان لە ناوی بەرێ، لە ناو هەواڵ و هاوڕەکانیاندا بۆ خۆیان چاڵ بۆ یەکتر هەڵدەکەنن لە کۆنگرەکانیاندا. هەروەها نەمانی متمانە لە نێوان ژن و مێردەکاندا کە ئەوە چاوەسەرەکیەکەی کێشە خێزانیەکانە، نەمانی متمانە لە نێوانی باوک و دایک لەگەڵ ئەولادەکانیدا. جاران منداڵەکان دەگەر شەو پاتایە ژوورەوە دڵنیا بووی، ئێستا خۆ تۆ نازانین لە تۆڕی کۆمەڵایەتیەکەیە خەریکی چییە، هەر قەلەقیت هەیە، هەر دڵناڕەحەتی لە ژووریشەوە دڵناڕەحەتی پێی. نەمانی متمانە لە نێوان ئەهلی بازاڕ و کەسابەتدا، وەرە شتێک بکڕە و دڵنیا بە کە ئەسڵیە، کە تەزویر نەکراوە، کە ئەکسپایر نیە و پێن نافرۆشن، لە هەموویدا قەلەقیەک باز بە هەمومان دەکەین. بۆیە چارەسەری ئەمانە ئەوەی کە ئینسان لەم ئاژاوەیە بەگشتی دەردێنێ بریتیە لەوەی بوونی متمانە لە نێوان خۆت و خوادا، لە نێوان خۆت و خەڵکی بەرامبەرتدا ژیان جوان دەکا. لە تنگانەی گەورەدا هەست بە ئارامی دەکەی، خوا دێ بە هاوارتەوە، ڕزگارت دەکا لە تنگانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە سەرهاتی شیرینی بۆ گێڕاوینەوە. لە صحیحی بوخاریدا دەچینە خزمەت فەرموودەیەک، لە صحیحی بوخاریدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەرهاتێکمان بۆ دەژێڕێتەوە هی گەلەکانی پێش ئاینی ئیسلامیشە. دەفەرمێت لە بەنی ئیسرائیلدا کابرایەک دۆستێکی هەبوو، هاوڕێیەکی خۆشەویستی هەبوو. ئەو هاوڕێیە لە گوندێکی تر لە شارێکی تری دووری خۆی دەژیا، ڕووبارێک لە نێوانیاندا بوو. سواری کەشتی بوو، چوو بۆ لای هاوڕەکەی وتی لێم قەوماوە و ڕۆژی ڕەشمە و پێویستیم بە بڕێک پارەی زۆر هەیە. وتی چەندت دەوێ؟ وتی 1000 دیناری زێر. ئەمڕۆ حیساب کە زیاتر لە دەفتەرێ دۆلار دەکا، بەڵام بە ئیزنی خوای گەورە بۆت دێنمەوە. کابرا وتی شاهیدێک لە بینماندا نەبێ خاوەن پارە؟ وتی وەڵڵای من خەڵکی ئەم شارەی تۆ نیم، متمانەش لە نێوان من و تۆدا هەیە، کەفا باللهی شەهیدا، خوا بەسە شاهید بێ لە بینی من و تۆدا. وتی ڕاست دەکەی. وتی ئەی کەفیلێک، کەسێک نەبێ بە کەفیلت. وتی کەفا باللهی وەکیلا، براکەم خوا کەفیلی بینی من و تۆ بێ. وتی سەدەقتە، وتی ڕاست دەکەی.
ئەوە پارەکەی دایە وتی کەی بۆم دێنیەوە وتی مانگی دواتر ئەجەلی موسەمای دیاری کرد فدفعها إليه على أجل مسمى وتي أوندا روجي أوندا مانگ لفلان كاتا تور سر روخي ربارك مني جديم وباركة تسليم دكموا باركي دايا وكاتيش زود يو دروا بتابتي كقرزار بوي هر وقت زود يا دباريا كابلا بنيتي كي خاوين قرزكي ورقر بوي شكاني جيب وخواي قوله باري زوري في بخشيوا للروجي دياري كراودا شو سر ربار بارو آماده كراو هموش تيكي بيا هزار زیێڕەکەی پێبوو بەڵام قەدەری خوا کەش و هەوا لەبار نەبوو بای توندی دەهات هیچ بەلەمێک نەیتوانی لەو ڕۆژەدا نەفەر بگوازێتەوە بۆ ئەو بەر زۆر چاوەڕێی کرد زۆر ناڕەحەت بوو بە قسوسیش کەسێک نەبوو بیپەڕێنێتەوە بۆیە لە دەمە و ئێوارەدا کە مەویز بوو ناتوانە قەرزەکە بگەێنێتەوە کۆلکەدارێکی بینی هات بە چەقۆکەی دەستی بە خەنجەرەکەی هەڵی کۆڵی نامەیەکیشی نووسی فڵان کەسی کوڕی فڵان کەس بەخوا لەسەر دەریاکە زۆر چاوەڕێم کرد نەمتوانی بتگەمێ ئەوە پارەکەت 1000 دینارەکەی تێدایە 1000 زێڕەکە ئەو نامەیەش نامەی دەستخۆشی و ماڵاواییە هات و خستێ کلۆری دارەکەەوە و بە ئاوی دادا و حتا لە چاو ون بوو چاوەڕێی کرد ئالەو کاتەدا وتی خوای پەروەردگار ئەوەی لە دەسەڵات مابوو کردم ئەو پیاوە زۆر متمانەی بە تۆ هەبوو کە وتم خوا شاهیدە وتی بەسە وتم خوا کەفیلە وتی بەسە خوایە منیش نەمویست ئەو کەفالەت و شەهادەی تۆ بەزایە بچێ بەخوا لە وەختی خۆیان هاتووم پارەکە بدەمەوە بۆ ئەوەی کەوا منیش ئەو متمانەیەم بە تۆ نەدۆڕێنم ئینی ئەستەودیعکەها خوایەوە ئەم پارە و نامەیەم بە تۆ سپار بەم کۆلکەدارەدا سبحان الله لەو ئیمانە وا بەم ئاوەمدادا و تۆم سپار خوایە گیان تەسلیمی دەستی تۆم کرد حتا کلۆر ئاوەکە دارەکە لە چاو ون بوو هەر چاو دێری کرد ڕۆیشت گەڕایەوە بۆ ماڵەوە کابراش لە مەوعیدی خۆیان لەو بەر لەسەر ڕووبارەکەیە تا دەمەوە ئێوارە چاوەڕێی کرد هیچ کەشتی و بەلەمێک نەهات ویستی بگەڕێتەوە کۆلکەدارێکی جوان سەرنجی ڕاکێشا ئاوەکە هێنایە بەردەمی گرتیەوە وتی بۆ پیرێژن باشە بی بەمە ماڵەوە فأخذها لأهله حطبا وتی بۆ کوچیلکەودار بەکاری دێنین بی بەمە ماڵەوە بەش 1-2 ڕۆژ چێشت نان دەکا بردیوانە و تەوری لێدا قەڵاشتی سێ دەکا 1000 زێڕەکە و نامەکەی تێدایە خوای پەروەردگار گەیاندیەوە دەستی فلما نشرها فوجد المال والصحيفة پارەکەش و نامەکەشی لە ناو کلۆرەدارەکەدا دۆزیەوە بەڵام ڕۆژی دوای کە کەش و هەوا ئارام بۆ بانەما کابرا نەیبوو خۆ من تازە پارەکەم ڕەوان کردەوەتی ئەوە لە بینی خۆم و خوادا من کاری خۆم کرد 1000 دیناری تری هەڵگرت و سواری کەشتی بوو چوو بۆ ماڵی هاوڕێکەی بۆ ئەو بەر وتی براکەم پارەکەم بۆ هێناویەوە باسی دوێنەی نەکرد بەڵام دوێنە داوای لێبوردن لێ دەکەم کە نەمتوانی بەهۆی بارودۆخ و نەبوونی کەشتیەوە بێمە خزمەتت ئەترسم چاوەڕەت کردم و داوای گەردن ئازایی لێ دەکەم وتی کاکە پارەکەتم بەدەست گەیشت و نامەکەشم بەدەست گەیشت خوا گەیاندی بەخوا لەناو ئەو هەموو دارەدا کۆلکەدارەکە هاتە بەردەم و منم هەڵگرتەوە بۆ چێشت و نان بەڵام کە کردمەوە لە ماڵەوە قەڵاشتم سەیرەکەم پارەکەی تێدایە و نامەکەشتی تێدایە ئەو پارەی خۆت بۆ خۆت و ماڵی هەردوو لامان ئاوا بێ لەم حەدیثەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خۆشەویستان لە ڕۆژی جومعەدا باشەن دەرسێک وەرگرین یەکەمیان کەس نییە پێویستی بە کەس نەبێ الناس للناس خەڵکی خوا بۆ خەڵکی دروست کردوون هەر یەکەمان شتێکمان پێبەخشراوە بۆ ئەوەی احتیاجی بەرامبەرەکەمان دەفعکەین ئیمامی عومەر ڕۆژێک گوێی لە پیاوێک بوو دوعای دەکرد دەیگوت اللهم لا تجعل لي حاجة عند أحد من خلقك یا ربی خوایە حتا دەمرم پێویستیم نەخەیە دەستی هیچ دروستکراوێکی خۆتەوە ئیمامی عومەر بانگی کابرای کرد و فەرمووی ما ئەراکە ئیلا تدعو على نفسك بالموت فەرمووی براکەم واللهی ئەم دوعای تۆ بۆنی ئەوەی لێدێ یا ربی خوایە بمکوژی و بمرێنی وتی بۆ وتی مەگەر ئەو کاتەی بمری پێویستیت بە کەس نەبێ جا کەس هەیە پێویستی بە هیچ مەخلوقێکی خوا نەبێ ئەوە دوعای مردن لە خۆت دەکەی وامەڵێ من قصدك فإنما توسم فيك الخير برای ئیماندارم خوشکی ئیماندارم هەر کاتێ خەڵکێک ڕووی تێکردی بۆ کارێک ئەوە نیشانەی ئەوەیە خێری لە تۆدا بینیوە ئەوە شانازی پێوە بکە بڵێ خۆیان سپاس بۆ تۆ کە خەڵک بە ئەهلی چاکە و خێرم دەزانێ ڕووی تێکردوم هەمومان زەکاتێکمان لەسەرە زەکاتی دەوڵەمەند هەر ئەوە نییە پارەکەی بێنێ و زەکاتی ساڵانە دەرکات زەکاتی دەوڵەمەندی بریتیە ڕێزگرتن لە فەقیر تەواضع بەرامبەری خۆ هەڵنەشێشان بەسەر کەسانی هەژاردا
سۆز و بەزەیی بەرامبەر نەداران ئەوە زەکاتی دەوڵەمەندیە زەکاتی علم و زانست بڵاوکردنەوەیەتی هەر دوو کەلیمەی جوانت خوێندەوە هەوڵ بدە بیگەیەنی بە کەسانێک کە ئەو نایزانێ و نەیخوێندۆتەوە زەکاتی عەقڵ هەیە عەقڵی بەهێزە زەکاتەکەی ئەوەیە ڕێنیشاندەری کەسێک بە بۆ چاکە کە کەوتۆتە جێژاوی تنگانەیەکە و عەقڵی بە ئیشی خۆی ناشتێ بەڵکو بە چوار کەلیمەی تۆ بە دوو ڕستەی تۆ خوای گەورە دەرگای خێری لێ بکاتەوە بە ئاگا بێتەوە لەو گرفتە ڕزگاری بێ ئەوە زەکاتی عەقڵە زەکاتی جەستەی ساغ ئەم جەستەیە کە خوای پەروەردگار بە ساغی بە تۆی بەخشیوە زەکاتەکەی بەڕێزان بەخشینی خوێنە هەیە خوای گەورە خوێنی زۆر داواتی ئەزانی بە بەتڵێ خوێنی تۆ تا لاسیمایەک ڕزگاری دەبێ زەکاتی ئەو جەستە ساغت بەخشینی خوێنە هەیە زۆر بەخشندەیە لە زەکاتی جەستەیدا کلیەیەکی گورچیلەیەکی دەبەخشێ بە کەسێکی کە ڕزگاری دەکات لە ژیانە هەیە پارچەیە لە جگەری دەبەخشێ و یەکێشکە لە کەس و کاری بۆی زەرع دەکرێ هەردووکیان ڕزگاریان دەبێ زەکاتی جەستەت بریتیەوەی نابینایە خاوەن پێداویستێکی تایبەت تۆ کاتێکی خۆتی پێدەبەخشی لە خزمەتیا دەبی هاوکاری دەبی ڕێزی لێ دەگری وەژوەیشی بۆ ناکەی بە حرمەتەوە ڕێز لەو خاوەن پێداویستێ تایبەتە دەگری کە ئەندامێکی جەستەی لە دەستداوە تۆ هەتا ئەوە زەکاتی جەستەیە ئەو پیاوە خوای گەورە ماڵی دابوویە هاوڕێشی دابوویە زەکاتی ماڵەکەی داب بە قەرز جاری وایە زەکاتی ماڵەکەت قەرزدانە بە خەڵک کە پارەکەش وەردەگریەوە و دوو ماڵ ئاوەدان دەکەیەوە دووەم چەند جوانە کەسێ متمانەی پێکردی دەستی گرتی ڕۆژی تنگانە لەگەڵت بوو کارێکی وای بەرامبەر نەکەی لە خێر بیترسێنی ئەم جۆگە ئاوە پاکە دێتە خوارەوە دەیان خەڵک لێی دەخواتەوە تۆ بەردێکی مەخەبەر و ئەم ڕێیە قەتع مەکە چونکە زۆر خەڵک هەیە ناوێرە قەرز بدا بە کەس جەنابەت پیاوێکی بەخشندەی بەڕێزی دەستکراوەی خەڵک ئەوەندە قەرز خۆر زۆر بووە جاری وایە لە نەبوونی شانیە قەرزی خەڵکی لایە و پارەشی زۆرە و گاڵتەشی بە عەقڵی دێ ئەو پەڕیتینی بۆ بین لە کاکە بڕۆ لە حکومەت شکاتم لێکە حکومەت لە تۆ قەرزدارترە شکال لای قەرزاری چ بکەی حکومەت دڵێ بۆ خۆم قەرزارم بچی لای قەرزار شکال لە قەرزار بکەی ئێتە هەر دڵی دەمی بێت تەڵی تەقی و ئەو پەڕی دەسەڵاتی وێڵە شەر بێ سوێن دوێجارشکە قەرز نەدەم بە کەس ئەو کابرا قەرز خۆرە هەبووە دەستی ئەم خێرەومەندەی بەست و بێ بەشی کرد لەوەی کە خەڵکیشکە ئیسفادە لە دەستی بکە و قەرزی بداتێ چەند کەسی وەکو بەڕێستان پیاوی پیاوانە خەڵکی محتەرەم و خانەدان واللهی ئامادەیە کچەکەی بدا بە کوڕێک هەر بە بێ مارەی بیداتێ هەر بە ملیوانکەیەک بیداتێ بە 2 مسقال ئاڵتون بیداتێ بەڵام ترساوە بەڵام نایکە چونکە ئەوەندەی خەڵک بینیوە کە کابرا پیاوەتی کردووە لەگەڵ کوڕێکە کچەکەی خوشکەکەی ئاوا پێشکەش کردووە هیچی لێوە نەگرتووە هیچی نەکردووە بە مارەی کە 2-3 دیناری لە جیشپانی خوابینی و 4 دۆلاری لەسەر یەک ژمار ئەڵێ وەڵا ژنەی چکە دێنمە ئەو پەڕی تەلاق دەدەم جامارەیەکەت چێ 2 وەرەقەی تەلاقت دەدەم کابرا کە ئەمە دەبینێ لە پیاوەتی دەترسێ لە ڕێز دەترسێ ئەو خراپەکارە کە متمانەی خەڵکی لە دەستداوە ئەم چاکەکارە دەست دەبەستێ قۆڵی دەبەستێ نایاڵە خەڵک چاکە لەگەڵ خەڵکا بکە ناڵە کچەکەی پێشکەش بە خەڵکە و هیچ مارەیەکی ئەو تۆی لێداوانەکە چەند کەسەیە لەسەر ڕێگا سیارەکە بە تەنیا دەڕۆی کەسی هاوار دەکە دەستت بۆ ڕادەگرێت وەڵڵا حەز دەکەی سەریخەی مێشکت 100 چەندین ڕووداوی نامردی و ڕێگری و دەستبڕی و خیانەتی بەبیرادێتەوە کە فڵان کەسم بەبیرە هاتەوە فڵان کەسی لەسەر ڕێگاڵ گرت و تووشی چ موسیبەتێک بوو وەڵڵی تۆ لە ترسانە ناوێری ئەو ڕێبوارە کە لەسەر ئەو گەرمایان لەبەر باران و سەرمای زستانە ناتوانی بە سیارەکەت هەڵیگری و بیگەێنێەوە مەبەست یەکسەر شتێک بە مێشکتا دێ ئەوەندە بە سەراتی خەڵکی خراپت بیستۆ دێتەوە یادت ئەم چاکەیە لە دەست دەچێ ئەو داماوەش فەقیرە هەر لەسەر شەقامەکە دەمێنێتەوە ئۆتۆمبیلێکیش بە تەنیا دەڕوە یەک نەفەری تێدایە بۆیە زانایان وتویانە من ئەمەنەکە لا تەخونه وەلەو کونتە خەوانان ئەگەر کەسێ متمانەی پێکردی ئەگە خائینیش بووی تۆ خیانەت لەو مەکە خیانەت لە کەسێکی کە بکە بەڵام خیانەت لەو کەسە مەکە کە متمانەی بە تۆ کردووە دەرسی سێیەم متمانەی قەرزارەکە بەخوا بەذاتی ئەڵڵا چەند جوانە جا ئەو دەرسەی دووەمیشمان لەبیر نەچێ پێش دەرسی سێیەم زانایان فەرموویانە لەیسە هوناکە ئەحقەڕ ممن ينكر المعروف إلا من يرد المعروف بالإساءة هیچ کەسێک لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان هیچ کەسێک لەو کەسە هیچ و پوشتر نییە کە چاکەی خەڵکی لەبەرچاو نییە کەسێک قەرزی داوەتێ دەستگیرۆیی کردووە کە قەرزەکەی بۆ بردەوە لەو دەقەیەوە دەزانێت زغەدری لێکراوە پارەی خۆی داوەتەوە کە لێی وەرگرتەوە دەجاتی ماڵاوایی لێ بکە ڕقی لێ هەڵدەگرێ ئەڵێ ئەووالی وەرنەگرتمانی وەم لێ خۆش بووە ئەوەزانە قەرزی دیسان ئەو قەرزاریەتی
هەر کەسێک چاکەی لەگەڵا کرا و چاکەکاری لە بەرچاو نەبوو ئەوە ئەحقەرە، ئەوە زۆر سووک و چروکە. بەڵام لەو سووک و چروکتر ئەو کەسێک چاکەی لەگەڵ کرا لە جیاتی دەستخۆشی و دوعای خێر و ماڵ ئاوایی و چاکە لەگەڵکردنەوە خراپەشی بەرامبەر دەکاتەوە. کوردەواری دەڵێ هەنگوینی داوەتێ کە پەنجەی خستە دەمێەوە هەنگوینەکەی لستەوە گازێکیشی لێ دەگرێ، ئەوێ پەنجەی بریندارکە. ئەوە زۆر خراپە، بۆیە ئاگادار بە کەسێ متمانەی پێکردی چاکەی لەگەڵ کردی بێ متمانەی خۆت بەرامبەری دەرمەبڕەبا لە چاکە نەترسێ. سێمیان متمانەی قەرزارەکە بەخوا، ئەوەندەی متمانە بەخوا بووتی خوایە ئەو پارەیەم تەسلیم بە تۆ کرد، خوایە بۆم بگەێنی، چونکە ئەو بە شاهیدی و کەفیلی تۆ ڕازی بوو. ئەم پیاوە ڕاست متمانەی بەخوا هەبوو، پارەکە و نامەکەی خستە کلۆری دارێکەوە بە ئاوی دادا، خۆش وڵامی دایەوە، خۆش بە پێی نێتی خۆی وڵامی دایەوە. ئاو تەختەدار ئاراستەی با ئەمانە هەموو دروستکراوی خوان، هەمووی خستە خزمەتی ئەم پیاوەوە تا ئەمانەتەکەی بۆ گەیاندە شوێنی خۆی. خۆی گەورە دەیتوانی بایەکە ڕوو لە شوێنێکی ترکە، لەناو ئەو هەموو شەپۆلەدا بیباتە شوێنێکی تر، ڕێک بردێ بەردەمی خاوەن پارە. هەروەکو لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار ئەمەمان بە نەسی قورئان بۆ دەسەلمێنێ. کاتێ دایکی موسا ترسی بۆ هات، خوا فەرمووی بیخە کلۆرەدارێکەوە بە ئاوی نیلی دادا. خوا خۆی دەزانێت لەناو ئەو هەموو شەپۆلی ئاوی نیلدا ئەو بایە هێنای و بردی هەتا بردێ ماڵی فیرعەون و بەردەستی فیرعەون. ئەمە لە خۆ ڕاڕوویدا؟ نە، ئەمە متمانەیان بە ئەڵڵا بوو. خوای پەروەردگار هەمووی بۆ خستە ژێربارەوە. ئەو پیاوەش ئەوەندە مەردیش بوو، ئەوە لە بینی خۆی خوادا ڕۆژی دووەم نەیگوت خۆ من پارەکەم ناردووە، باخوا بیگەیاندایە، وتی ئەوە هاتووم 1000 دیناری کەشم هێناوە، باسی ڕابردووی هەر نەکرد. بەڵام ئەوەی تر لەویش مەرتر بوو، نەیگوت جا خۆ ئەوە هیچ پارەم نەدیوە، خۆ کەس ئاگای لێ نەبووە، خۆ ئەم باسی هیچ ناکا بە ئەم 1000شی لێ وەرگرم. ئەویش بەڕاستی ڕازگۆ بوو. چەند جوانە دوو کەسی مەرد و متمانە پێکراو بکەونە یەک، چی نمونەیەکی جوان پێشکەش دەکەن کە پێغەمبەری خوا بۆی گێڕاوینەوە. دوای ئەو هەموو ساڵە دەخوێندرێتەوە هەتا قیامەت دەخوێندرێتەوە. بەخوا هەر کەس ئاوا متمانەی بەخوا هەبێ قەت خوا زایی ناکە. ئینوی الخەیرە یەفتەح الله لەکە طەریقا لەهو. نێتی خێر لەدە دڵ تا بچێنە خوا دەرگاکەت بۆ دەکاتەوە. کابرا کە قەرزی کرد نێتی دانەوەی هەبوو، ئەها خوای گەورە بۆی ئاسان کردایەوە، بەرەکەتی خستە ئیشەوە لە ماوەیەکی دیاریکراوی خۆیدا خوا ڕزقی بەسەرا باران، چونکە ئەو پارەی کە وەری گرت بوو والله بە نێتی دانەوە کردبووی. خوا بەرەکەتی خستە ئیشەوە لە بەڵاو مصیبەت لایدا پارەکەی کۆ کردەوە قەرزەکەی دایەوە. خوای گەورە دار، خوای گەورە ئاو، خوای گەورە با کردی بە بەرید و پۆستەچی بەس بەوەی ئەم پیاوە بە ڕووسوری لەم قەرزاریە دەرچێ. واللهی ئەو کەسانی قەرز دەکەن جا هەر کەسێک بە نێتی دانەوە بە پاکی لە دڵیا بێ خوا کاری بۆ ئاسان دەکا. ئێستا حکومەتی هەرێمیەمە کاتی خۆی لەو پێشوەدا ئەکە ئەو مەعاشەی لە خەڵک پاشەکەوت کرد، من دەڵم باوەڕ ناکەم ئەو وەختە نێتی دانەوەی هەبوو بێ، هەوتێتی دەڕوا وەکو شتی تر، بەخوا نێتی پاکی دانەوەی هەبوویایە بارودۆخەکەی چاک دەبوو موچەی موچەخۆرەکانی دەدایەوە. هەر کەسێک بێ، هەر کەسێک بێ و لە پشتی ئەو بابەتەوە بێ، نێتی خێر لە دڵ تا بێ خوا پاکت بۆ دەکا. نێتت هەبێ هاوسەرێکی چاکبی بڕوا بکە خوای گەورە ژنێکی ساڵحەت بەنسیب دەکا. نێتت هەبێ فێری عیلم و زانست بی، خوا دەرگای زانست لێ دەکاتەوە، شتێک هەر فێر دەبی، مامۆستایەکت بۆ دەنێرێ. ئێستا لە وڵاتی خۆماندا بەداخەوە ڕێژەی هەر زۆری خوێندکار لە سەرەتاییەوە تا ئامادەیی و زانکۆڕقی لە خوێندنە، هاکە کوتیانی امتیحان ناکرێ هەمووی تەلەبە دەستخۆشی دەکرد، بەخوا شتێکی چاک بوو، خوای بوو هیچ نەخوێنێ. ئێتۆ نێتی نەخوێندنت هەبێ مەکتەبت لەسەردا دەخرێ، نێتت هەبێ فێری عیلم بی، خوا دەرگاکە لەسەر دەکاتەوە. نێتت هەبێ بچێم مزگەوتێکەوە کابرا و کەسێکم بینی بەخوا مامۆستا و تارێکی خۆشی خوێندەوە فڵان مزگەوتم باسی چی کرد، وەڵا نازانم بە 6 دقە لە هەمووی بۆ، یعنی ئەو چوە بەس بەوەی کاتەکە زۆر کەم بێتر باسی چییە، ئێتۆ نەچی فێری خێر بی، نەچی فێری عیلم بی، بەخوا فێری هیچ نابی، ئەبێ بە دویا بگەڕێی. نێتت هەبێ ئەم جمعەیە 4 کەلیمە فێر ببم لە دینەکەم، 4 دەرسی باش وەرگرم بۆ ژیانەکەم، بەخوا خوای گەورە ڕێنماییت دەکا و کارت بۆ ئاسان دەکا، ئینشاءڵڵا لە نەخۆشی دەتپارێزێ. نێتت هەبێ خیانەت مەکە، تووشی خەڵکی ئەمیندار دەبی لە بازاڕە. کابرا 2-3 دەفتەری هەیە، حەزی لە ڕیبایە، حەزی لێ پارەی خۆی هەر پارەی بێ و مانگی بڕێک دیاریکرا و پارەی بدرێتێ، خوا تووشی ڕیباخۆرێکی دەکا، ئاخری پارەکەی بۆ دەخوا،
بۆی کۆ دەکاتەوە لەک پڕادوان وڵا فڵان کەس ئەوەندە دەفتەر دۆلارەی برد ئەوە خۆی حەزی لە ڕیباخۆری بوو تووشی ڕیباخۆرێک بوو پارەکەی تیا چوو نێتی خێری نەبوو دائما نێتی خێر بێنە ئەو پیاوە کە پارەی وەرگر نێتی خێری هەبوو ئەو پیاوەش کە پارەکەی دایانێتی خێری هەبوو هاخ چۆن خێر هاتە ڕێگایان ئەرز و ئاسمان هەوا با دار ئاو هەمووی چوە خزمەتیانەوە بۆ ئەوی هەردووچیان ڕووسور و سەرفراز بن یەکێ دەپرس ئەی مامۆستا درێژترین ئاەتی قورئان باسی قەرز نییە بەڵێ خوای گەورە دەفەرمێ کە قەرزتدا بە کەسێ زۆر بێیان کەم بێ شاهیدی لێ بگرە با نووسراو لە بەین تابێ دنیا ژیانە مردنە غەدرە خیانەتە تەماحی دنیایە بەڵام لە دوای ئاەتی قەرزەکەەوە خوا دەفەرمێ فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته وليتق الله ربه آياتي سورة البقرة آياتي 283 آياتي 282 سورة بقرة باسي قرز دريشترين آياتي قرآن الرجل دواء أول آياتي 283 سورة البقرة دا أخوات فرمية أجر كسك أو اندمت معني بتوبو قرزي دايتي شاهدي داوا نكد كفيلي داوا نكد رهني داوا نكد أو اندمت معني لبرخوا بتوبو دتوش أقل خوابه فليتق الله ربه اسم جلاله الله لقد صفته الربوبية بيك وهنايا وبالتحذير يعني زور أقل خوابه توش لبر خاطري خواتو خوا متماني مدورينا ڕۆژێکە بە ئامانج گەیشتینە وەڵا بڵێ هیچ لامنێت دە داوای نووسراوێکم لێ بکە دە شایدێکم بۆ بێنە قانون خۆ ئەوە دەخوا دە تۆش مرد بە ئەو متمانەی بە تۆ کردو خوا دەفەرمێ بە ئەخلاقی متمانە لە نێوانتاندا بمێنێ شەر نییە هەموو شتێک بە نووسراو بێ شەر نییە هەموو شتێک بە کۆمپیالە بێ شەر نییە هەموو شتێک بە سەنەد بێ ئەی ئەخلاق ئەی مەردایەتی ئەی متمانە خوا دەفەرمێ با متمانە بمێنێ کەسێ متمانەی پێکردی تۆ لەبەر خوا متمانەکەی مەفەوتێنە وەڵای خەڵکم بینیوە زەوی هەبوو بە خەڵکی فرۆشتووە لە ساڵانێکی پێشوودا خانوویەکی هەبوو بە خەڵکی فرۆشتووە بە پارەیەکی کەم دوای چەند ساڵێک ئەمجا کابرا چۆ کاکە ئەو خانم کاتی خۆی لێ کڕی ئەو زەویە خۆ تاپۆمان نەکردووە وتێتی بەسەر هەردوو چاوم خۆ دەتوانم داوای پارە لێ بکەم دەتوانم ئێستا بڵێم پێم نەفرۆشتووی بەڵام من خوا دەناسم تۆ متمانەت بە من کرد و لێت کڕیم بەس خوا ئاگای لێ بوو واللهی دینار و دۆلارێکیشم ناوێت چۆ لە تاپۆ لەسەری تاپۆ کردووە هەم متمانەت پێم هەبوو متمانەم لەلاتە کەسیش هەبووە فرسەتی هێناوە وتێتی قانون لە پشتی منە بە شەرع دەزانم حەڵاڵی تۆیە ماڵی تۆیە کاتی خۆی زۆر ڕازی بوو پارەی خۆم وەرگرتووە ئەوەندە دەفتەر دۆلارم نەدێ بۆ تاپۆ ناکەم ئەو حرامەی خواردووە ئەو متمانەی لە دەستداوە هەردوو بار هەیە لە کۆمەڵگادا خوا فەرمووی کە متمانەت پێکرا ئەو کەسە ئەوەندەی لە تۆ ڕادی لە تۆش متمانەکەی پارێزە با ئەخلاقی متمانە بوون لە کۆمەڵگادا نەفەوتێ کورت و پوخت چارەسەری هەموو کێشەکانمان متمانە بوونە بەخوا ئێمە وتاری جومعە دەخوێنینەوە دوور لە سیاسەت و هەموو حیزبایەتی و شتێک باسی خوا و پێغەمبەر دەکەین صلی الله علیه وسلم سەرچاوەی هەموو گرفتەکان نەبوونی متمانەیە کە باسم کرد چارەسەرەکەش بەخوا بەڕێزان هەر گەڕانەوەیە بۆ متمانە بوون بەخوا کێشەی ئەمڕۆی نەمانی متمانەی حکوومەت و میلەت بە یەکتر متمانەی هەردووکیان کز بۆ بەخوا حکومەت متمانەی بەخوا هەبێ دەسەڵاتدارانی وەخت متمانەیان بە ئەڵڵا هەبێ کە لە ئاسمانەوە دەیان بینێ و چاودێریان دەکا لێپرسینەوەیان لە قیامەتا لەسەر ماڵی میلەت لەسەر دەکا بڕواتان بێت ناتوانن دەست بۆ ماڵی گشتی بەرن ئەگە هیچ چاودێری دارایی نەبێ ئەگە هیچ پەرلەمان و لێپرسینەوە نەبێ چاودێری خوا دەیپارێزێ دەچینە خزمەت صحیحی بوخاری دوو فەرمودەتان بۆ باز دەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی خۆی کرد فەرمووی ڕۆژێکیان چوومەوە بۆ ماڵەوە لە ژووری دانیشتنی خۆماندا دەنکە خورمایەکم بینی إني لأنقلب إلى أهلي فأجد التمرة ساقطة على فراشي لسد وشككم لسر رايخكم دنك خرمايكي جوانم بيني ثم أرفعها لآكلها زور جوان بو برسيشم بو دستم برس كده ودنك خرماك بخمة دم وبيخوم ئەم دەنکە خورمایە لە ڕووی شەرعەوە پێویست ناکات تۆ بچی لە مزگە و بانگەواز بکەی ئەرێ ئەم دەنکە خورمایە چێ لێ کەوتووە خەڵک بە دووی دەنکە خورما و دەنکە مێوژەکان ناگەڕێ و بانگەوازی بۆ ناکە فەرمووی ثم أخشى أن تكون صدقة فألقيها بەڵام والله لە ترسی ئەوەی نەوەک ماڵی زەکات بێ نەوەکو ئەمە زەکات بێ نەوەک ماڵی گشتی بێ هێنا بێتیان بۆ خەزیانە و کابرا لێی بەربوو بێتەوە دام نایەوە و نەمخوارد بەخوا نەمخوارد لە دەمی خۆم جێڕامەوە لەسەر زەویەکە لە شوێنی خۆی دام نایەوە بۆ چونکە پێغەمبەر موچەی هەبوو بۆیە زەکات بە پێغەمبەر حرام بوو چونکە موچەی دیاریکراوی لە حکومەتە هەبوو وەکو ڕئیسی دەوڵەت
پێغەمبەری خوا ئامادە نەبوو ئەو دەنگکە خورمایە بخوان نەوەکو لە زەکات بۆ لە ماڵی گشتی بێ بە من حرامە نابێ بیخۆڵ. منداڵێکی بچکۆلەی کچە زای ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی نەوەی فاتیمەی زەهرا ئیمامی حەسەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تەنیش خۆیەوە داینابوو منداڵێکی بچکۆلە بوو تازە دانی هاتبوو پەلاماری خواردنیەدا لەو کاتەدا کابرایەک خورمای هێنا زەکات بوو فەرمووی کاکە بیبە لە بەیت المال تەسلیمی کە و ناوی خۆت بنووسە کەوەندەت هێناوە لەو کاتەدا ئیمامی حەسەن دەستی بۆ دەنگە خورمایەک برد و مناڵە حەزی پێیەتی خستیە ناو دەمێەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کخ بیتفەوە یعنی وەکو زەجری مناڵە بکەی نەکەی پێغەمبەر پەنجەی خستە ناو دەمێەوە دەنگە خورماکەی لە دەم دەرێنایەوە فەرمووی ئەما تعریف ئەننا لا نەئکل الصەدەقەتە نازانی ئێمە نابێت لە ماڵی گشتی بخۆین چونکە باوکت موچەی هەیە یەک دەنگە خورمای لە دەمی مناڵەکە دەرێنایەوە کار بەدەستی وڵات تۆ وەرە ئاوا پاک بە لەگەڵ میلەتەکەتدا بزانە میلەت متمانەی پێت دەبێ یان نا بەخوا پێویستیت بە بەڵگە و شاهید و مستەمسەکات خستنە ڕۆ و لیژنەی پەرلەمان و هەرا و بەزم ناکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵک کە ئەمەیان دەبینی لەو زاتە وەکو ڕئیسی دەوڵەت هەموو ماڵەکەیان دەخستە خزمەتی هیچ لێپرسینەوە دیوانی محاسەبەش نەبوو یەک شن نەدەفەوتا لە ئەبوو بەکرا هەروە بوو لە عومەرا هەروە بوو لە عوسمانە هەروە بوو لە عەلیدا وا ڕۆی دوایی کە گەندەڵکاری پەیدا بوو بزانێ مێژووی ئیسلام چۆن شێوە ئەمجا هەر کەسە ماڵی دەوڵەت نەک دەنگکە خورما کوڕە باخە خورما دەخورا ئەمجا بەدارەوە دەخورا هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە ڕەفتاری بوو ئامادەی کرد و هەتا وەفاتی کرد و جێنشینانیشی لە شوێنی خۆی بزانە ئەو میلەتە چۆن بڕوای بەو دەسەڵاتە بوو بەخوا میلەتیش دەبێ وابێ میلەتیش ئەگەم متمانەی بە ئەڵڵاه هەبوو کە لەسەرەوە محاسەبەی دەکا و دەیبینێ و چاودێرە بڕوا بکە غەش لە حکومەت ناکە بڕوا بکە حکومەتیش چاودێر نەبێ بەسەریەوە قەت زەرەر لە بەرژەوەندی گشتی نادا جەنابتان ڕەنگە زۆر جار ئەو بەسەرهاتەتان بیست بێ کە ئیمامی عومەر لە شەوێکە وەکو دەستگای پۆلیس کە پیان وترۆ عەس کە کوردەواری خۆمان لە حەس لەوە هاتووە واتە پۆلیشی نهێنی شەو ئیمامی عومەر خۆی دەگۆڕی بە نەناسراوی بە کۆڵانەکاندا دەگەڕا بۆ ئەوەی کەسی خراپەکار دەستنیشان بکە و کەسی چاکەکاریش لە وڵاتە دەستنیشان بکە بەرە بەیانێکە ئیمامی عومەر ئەو شەوە خۆی حرەسیات دەگرێت لە شاری مەدینەدا بەرپرسی پۆلیسی نهێنی شارە خۆی دەگەڕێ و لە پەنا دیوارێکەوە کە ئەو کاتە ماڵەکان سادە بوون دەمە و بەیانە و دوای نوێژی بەیانیە دایکێک بە کچەکەی دەڵێ ڕۆڵە شیرەکەت دۆشی ئەڵێ بەڵێدایە ئەڵە ڕۆڵە دۆلکەیەک ئاویشی تێکە زۆری کە ئاشیرەکەمان کەمە وتی دایە نازانی ئیمامی عومەر بانگەوازی کردووە لە ڕێی نوێنەری خۆیەوە هەر کەسێک غەش بکە بڕیا خەڵکیان گرتووە شیرەکەی تەزویر کردووە ئاوی تێکردووە ڕوونی کردوێتەوە هەر کەسێک شیر غەش لێ بکە و ئاوی تێ بکە سزا دەدرێ وتی ڕۆڵە گیان شیرەکەی ئێمە زۆر خستە تۆش ئاوەکە وەندە زۆر نییە عومەر لەکوێ ئەزانێ بە ئێمە کار بەدەستی عومەر هەر هەستیشی پێ ناکە من دڵنیات دەکەم لە بازاڕەکە هەستی پێ ناکە تۆ ئاوەکەی تێکە وتی دایە گیان ڕاستە عومەر بەم شەوە ئاگای لە ئێمە نییە ڕاستە نوێنەری عومەر و پۆلیس ئاگای لە ئێمە نییە ئەی خوای عومەر ئەی خوای عومەر ئەخە خۆخوا چاوی لێیەتی بەم بەرە بەیانە بەم تاریکی ئێمە ئاو دەکەینەوە شیرە و غەشی لێ دەکەین ئەمە بەعدمان بە سەرۆکی مسلمانان نەدا کە خەرشی لێ نەکەین چۆن دەبێت بەلەو ڕوول ئیتاعی حکومەت بکەین کە پشتی لێکردین و چاوی لێمان نەبوو غەشی لێ بکەین دایەجان ئەوە غەشە ئیمامی عومەر ئەو ماڵی دەستنیشان کرد مچوورکە بە لە شێعات فەرمووی ئەی خوای عومەر فەرمووی ئێمە سەر دەکەوین هەتا میلەت شەرم لە عومەر ناکا بەڵام لە خوای عومەر لەبەر خوای عومەر غەش ناکا ماڵەکەی دەستنیشان کرد و پرسی وتیان کچێکی زۆر باشی ئەو ماڵەیە و لەگەڵ دایکیا دەژی و مێردەکان نەماوە مێردی دایکی وەفاتی کردو و کچێک و دایکێکن بە کوڕەکانی وتی چێ ژندێنێ ئافرەتێکی زۆر بەڕێز و بەڕاستی شایەنی ئەوەیە خێزانی ماڵ بێ هاوسەری ژیانت بێ عاسم کتی من ژندێنم ئەم ئافرەتەی خواز یەکتریان بین و یەکتریان بەدڵ بوو ناوی خوای لێهێنا ئەم ئافرەتە بێ کە سوکارەی کرد بە بووکی خۆی ڕئیسی هەموو دەوڵەتی مسلمانانە شەرق و غەرب لە بەردەستیایەتی فەرمووی ئەمە شایەنە چونکە خوای عومەر دەبینێ نەک عومەر کردی بە بووکی خۆی سوبحان الله ئەم ئافرەتە کچێکی بوو لەو کچە عومەری کوڕی عەبدولعەزیز لەدایک بوو عومەری کوڕی عەبدولعەزیز کە جومعەی ڕابردوو بەم باس کردن خەلیفەی پێنجەمی ڕاشیدینە عەدالەتی هێنایەوە سەرزەوینەوەی ئەم ئافرەتەیە وەڵڵاهی بەڕێزان ئەگەر ئێمە میلەتەکەمان ئاوا خوا ناز بین لەبەر خوا تەزویر نەکەین لەبەر خوا غەژ نەکەین لەبەر خوا نەخۆش بووینەیە ناو کۆمەڵگا لەبەر حکومەت ناکاکە زانی تایەک لێ نەخۆشیەک لێ هەڵامەت و پەسیویەکت هەیە
کوڕە حکومەت کەیفی خۆیەتی تۆ لەبەر خوا بڵێ خوا محاسەبەم دەکەم نەخۆشیە بەهۆی منەوە بچێتە ناو مزگەوتەوە بچێتە مۆڵێکەوە بچێتە بازاڕێکەوە لەبەر خوا واللهی خوای گەورە نەوەیەکمان بەنسیب دەکات دەبنە کار بەدەستی ئەم وڵاتە ساڵح دەبن بەڵام کاکە میلەتێک بۆ خۆی فرسەتی بۆ هەڵکەوێت لە حرام فو لە دۆنەکە یە بەخوا لە گورگ دەبێت ئەرێ ئەو گورگانەی ئێمە لەکوێ لەدایک بوون هەر لەو میلەتە نەبوونە کار بەدەست حتا میلەتیش ئاوا مراقبەی خوا بەسەر خۆیەوە نەبینێ و متمانەی بە چاو گورگ جارەشکە دەتخواتەوە سێدەکەی ئەم میلەتە حتا ئێوارە دەمی بەرامبەر بە حکومەت ناڕازیە واللهی سێدەکەی بەڕێزان تەماشا دەکەی هەوڵ دەدا بۆ موچەی ناشەرعی ئەگە کار بەدەستێک بڵێ وەرە بە ئافرەتی ماڵێک موچەیەکت بە ناوی پێشمەگەی شاخە چێوە دەشتە نازام چێ بۆ بڕمەوە ماگی 500,000 وەرگرە ئەڵێ بە قوربانی دەستت بم هەموو جار دەنگت پێدەم تۆ بە حیاتی نانە نەداوە بە پێشمەرگە بە حیاتی پێشمەرگە نەبووی هەر بڕوات پێی نەبووە ها ئەو نانە حرامە دەخۆی ئەوە بۆیە کار بەدەستەکەش لەسەرەوە دووسێ موچەی ناشەرعی هەیە چونکە تۆ حەزت لەو ناشەرعەیە ئەوە پێ ناکرێ ئەوە بەخوا هاوڵاتی وا هەیە 3 معاشی هەیە ئەندام کۆمیتە و ناوچەی وا هەبوو هەتا 1-2 ساڵ لەمەوە بەر معاشی ناوچە و کۆمیتەشی هەبووە معاشی حیزبەکەی خۆشی هەبووە لە دایرەی کارە باش بووە لە کۆمەڵایەتیش بووە کوڕە هەیە لە ئەوقافیش بووە مانگانە بەس معاشی کۆ کردوێتەوە بەس فێڵی لە میلەت کردووە جاوە بێتە کار بەدەستی گەورە بێت چی لە وڵاتە بکە ئەو گورگە ئەو بەچکە گورگە ئەوە هاوڵات ئێستا کە ئەنجا نانەکەی دەبڕدرێ ئەمجا هاوار دەکە بەخوا حکومەت گەندەڵە ئەوە جا خوا ڕەحمی کرد تۆ پلەت بەرز نەبووە لەوانە گەندەڵتر دەبووی والله ماوەیەک پێش ساڵانێکی پێشووتر بابەتێکم خوێندەوە بە مستەمسەک لامە نەقیبی شورتە لەم کوردستانە لێ ئاشکرا بووە 3 نەجمە لەسەر شانیەتی مجێوری مزگەوتیش بۆ بەدزیەوە چۆ لە ئەوقاف خۆی نووسیوەتی کەس حەز بەوە ناکە کە عەقڵی بۆ ئەوە ناچێت نەقیبی شورتە بەرپرسی بنکەیەکی پۆلیس مجێوری مزگەوتیش بێ مانگانە معاشی ئەوقافەکەشی خواردووە معاشی شورتەیەکەشی خواردووە دەیتەوە لە جاوەرێک خەڵک ئەگە تینی بۆ هات پەلا بۆ شورتە و پۆلیس دەبا وەرە پۆلیس سەرۆکی پۆلیسەکان بۆ خۆی دز و خیانەتکار بێ بەخوا بەڕێزان مەگە خوا ڕەحممان پێ بکە گۆمەکەش شێواوە بەڵام چارەسەرەکەم پێکتون هەم بە حکومەتم کتۆ هەم بە میلەت متمانەت بەخوا هەبێ بەس لەبەر خوا لەبەر قەبر و قیامەتی خۆت لەبەرەوەی دنیایەک 3-4 ڕۆژە تەمەن کار بەدەستان وەڵڵا بەجێ دێڵن وە چی دەبەی لەبەر چێ محاسەبە بکرێی قەبری خۆت ئاگردەی ڕاب داهاتووی خۆت ئاگردەی مێژووی ژیانی خۆت فڕەدەیە زبڵدانەوە بۆ بەدات پەروەری نەژین بابەتەکەمان لێرەدا کۆتایی پێدەنم لە جومعەی داهاتوودا ئینشاءالله گە تەمەن باقی بێ و بە خزمەتان بگەینەوە و بارودۆخ ئاسایی بێ و ئەم نەخۆشیە خوا ڕەحم کا جارش کە مزگەوتەکانمان پێدا نەخاتەوە لەسەر متمانە بوون هەندێک قسەی تر دەکەین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ربی خواه لو کسانه بین کە متمانەمان بەهێز بێ بەدەسەڵات و بینینەکانی تۆ یا رب العالمین یا ربی خواه لو کسانه بین کە متمانەمان پێ بکرێ کە متمانەمان پێ بەخشرا خوا لە ئاستی متمانەدا بین و متمانە پارێز بین یا ربی خوای پەروەردگار ڕەحم بەم خاکی کوردستانەمان بکەی خوای کوردستانمان لە هەموو بوارێکا لە ناو جێژاوێکی گەورەدایە خوای خۆتە بێ بەهانە و هاوارمانەوە خوای لەم کەشتێدا هەمومان ڕوومان لە تۆیە خوای کوردستانمان پارێزراوکەی خەڵکەکەمان پارێزراوکەی ئەوەی دڵسۆزە ئەوەی نێتی خێری هەیە ئەوەی مەسلحەتی میلەتی دەوێ خوای موفق و سەربەرزیکەی خوای ئەوەی نێتی خراپە ئەوەی پیسە ئەوەی لار و لەوێرە یا ڕەبی خوای جان بەخۆی ئەو ئێمەش لەناو نەبەی خوای هیدایەتی ئەویش بدەی بیهێنەوە سەر ڕێگای ڕاست خوا دەرگای ڕزق و ڕۆزیمان لێ بکەیەوە ئەوەی نەخۆشە خوای شیفای بدەی ئەوەی نەخۆشە خوای شیفای بدەی خوای هەمومان لەم نەخۆشی کۆڕۆنایە بە دوورکەی یا ڕەبی خوای لەم شەپۆ لە بەهێزەی کە هاتەوە بەسەر کوردستاندا خوای هەمومان بە دوورکەی یا ڕەبی خوای ڕەحم بە هەموو مرۆڤایەتی بکەی دەرگای ڕزق و ڕۆزیمان لێ بکەیەوە لەناو یەکترا خۆشەویستمان کەی متمانە لە نێوانماندا زیاد کەی لەبێ متمانەی بە دوورمان کەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون